ئامارەکانی بەکارهێنان و بازرگانی بە مادەی هۆشبەر لە هەرێمی کوردستان ڕووی هەڵکشانن. بەشێک لەو بازرگانیەشی دەکرێت سلێمانی وەکو ناوەندێکی گواستنەوە بۆ ناوچەکانی دیکەی خواروی عێراق بەکاردەهێنرێت. بەڕێوەبەری نەهێشتنی مادە هۆشبەرەکان لە ئاسایشی سلێمانی دەڵێت ئامارەکان زۆر مەترسیدارن. ئامارەکان باش ناڵێن، بەردەوام لە زیادبوونایە، بەڵام بە شێوەیەکی گشتی ئەو مادانەی کە لێرە ئێمە دەستی بەسەراگرین زیاتر لە ڕێڕەوە، وەکو بڵین شاری سلێمانی وەکو ڕێڕەوێ بەکاربێنێ یا وەکو ترانزێتێک ئەو حەجمە گەورانەی کە ئێمە یانگرین هەموو بۆ ئەو ئامادەکراون کە لێرەوە بڕۆنە دەرەوەی وڵات. بەکارهێنەران زۆربەی لە ڕەگەزی نێرن، بەڵام لە نێو ڕەگەزی مێش ئامارەکان زیادیان کردووە. بەکارهێنەر هەیە تا ئێستا زیاتر لە 7 جار دەستگیر کرا و سزادراوە، بەڵام دوای ئازادبوون دەگەڕێتەوە سەر بەکارهێنانی. توێژەرانی کۆمەڵاتی دەڵێن پێویستە دوای ئازادبوون بەکارهێنەران چاودێری بکرێن تا بە تەواوی بیریان دەچێتەوە. لە ڕاستیە ئەم بابەتە پەیوەندی بە قوتی بابەتی مادە هۆشبەرەکەەوە هەیە، خودی مادەکە، چونکە شتێکی زانستیە. ماڵی ئەو کەسانی کە پرۆتۆکۆلێکی زانستی ژوەرەگرن لە 150 بۆ 60 معڕزە بۆی بگەڕێتەوە بۆ سەر ئەو لە سووڕی لە پەسەڵخلیسکان و توژبوونەوە. خەڵکمانە بۆ حوتە هەمین جار هاتوۆ گەڕاوتنەوە چاسازی مانای ئەوە نیە کە ئیسلاح نەبووە، مانای قوتی مادەکەیە، مانای ئەوەیە کە ئەو کەسە هێشتا بەدیل و ئەلتەرناتیڤی لە دەرەوە نەدۆزیوەتەوانە کە چۆن کار لەسەر مەترسیەکانی ئەم بابەتە لە هاوڕێکانی لە شوێنەکانی لەو شتانەیە گۆڕانکاری بکات، نەکتەنیا لە خودی چاکسازیەکە کە پێوەستە بە ئێرەوە. مادەی هۆشبەر بۆتە مەترسیەکی گەورە لەسەر جیهان. ئەوانەی ئاڵوودەی دەبن بە تەواوی لە خۆیان و خێزان و کۆمەلگە دادەبڕێن و دەکەونە دنیایەکی خەیاڵاتەوە. توشبوان نەخۆشن و دەوترێت پێویستیان بە هاوکاری بەردەوام هەیە، بەڵام زۆر بەکەمی هەیە لێیان بگەڕێتەوە نێو کۆمەلگە و لە تەنهایی و بێکەسیدا سەردەنێتەوە. ڕامیا عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.